خداوەندا لە تاوانەکانم خۆش بە، دەریای تاوانەکانم لەبەر چاو مەگرە، ئەگینا لە ڕێزی گوناهکاراندا دەبم. ئەی خوددا، ئێستا دوودڵی بە تەواوی دایگرتوم، چۆن بجۆڵێمەوە؟ دیسانیش بێدەنگی یا ڕێگایەکی دیکەش هەیە؟ خداوەندا، ئەو ڕێگایە کە بەباشی دەزانی پیشان بدە. تا ئێستا تۆ ئاگاد لە من و دۆستەکانم بووە، پازەمەش ڕەحمەتی خۆت بێمان زەریر مەپەرە. ئەی خوددا، ملڤڕان بەسەر کارەکاندا زاڵن، ئەم هێز و شکۆیەکەی و چۆن تێک دەدەی؟ ئەوەی بەڵێنی تێداوی پێمانی بدە. خداوەندا، ئەوەی کە وادەت داوە پێمانی بدە. تۆ گەورەتر لەوەی کە لەگەڵ من بەپێی کردەوە بجوڵێتەوە. کردەوەی تۆ شیاوی گەورەی و لەتری تۆیان، و کردەوەکانی من شیاوی کەم و کۆڕی و پەستی عەقڵ. ئەیەوە کەسەی کە ڕەحمەتت لە بیر و بۆ چوونی ئێمە بەرزترە، نە گوناهی بەندەکان زیانت پێ دەگەیەنێ و نە ملکەچکردنیان قازانجێکی هەیە. ئەی خالقی من، بەپێی کردەوەم لەگەڵم مەجوڵێەوە. تاوانەکانم نەبێتە هۆی وەکە ڕەحمەتت لە من ببڕی، ئەگینا لە ناو دەچم